سودانی باڵێنی داوا موچە پێشجەژن بنێرێت و بەشێکی خانەنشینان 5 موچە بەسەرێکەوە وەردەگرن. لەگەڵم بن و هەموو شتێکتان لەسەر بوچەی مانگی 5 پێدەڵێن. سیستەمی پەیڕۆڵی موچە لە بەرەبەیانی ئەمڕۆوە کارەکرا. سەرچاوەیەکی ئاگاداریش لە وەزارەتی دارایی ڕایگەیان تا 5 شەممە یان یەکشەممەی داهاتوو لیستە ئۆنلاینەکەی موچە کارە دەبێت. وتیشی بە هەموو فەرمانگەکانیان وتووە لیستی موچە لەم 5 ڕۆژەدا ئامادە بکەن. بە پێی قسەی سەرچاوەکەش هەفتەی داهاتوو لیستی موچە ڕەوانەی بەغدا دەکەن. بە پێی زانیاریەکانی تیوار محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق باڵێنی بە مەسرور بارزانی داوە پێشجەژن موچەی مانگی 5 ڕەوانەی هەرێم بکەن. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێمیش ڕایگەیان سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی حکوومەتی هەرێم پێش موچەی مانگی 4 بە تەلەفۆن قسەیان کردو و سوودانی وتوێتی موچەی مانگی 5 ڕەوانە دەکەن لەگەڵ ئەوەی گومانی خۆشی نەشاردەوە کە تەیفسامی گرفتی دیکە بۆ موچە دروست بکات. بەپێی زانیاریەکان بۆ لیستی موچەی ئەم مانگەش 2200 خانەنشینی نوێ تۆمارکراون و خراونەتە ناو لیستی موچەکە کە دەبێت ئەو خانەنشینانە نوێیانەش 5 موچە بەسەریەکە وەربگرن. بۆ مانگی 5 بەپێی ئەو لیستەی هەرێم داوای دەکات پێشبینی دەکرێت پارەی پێویست بگاتە سەر و 960 میلیارد دینار. بە پێی قسەی سەرچاوەکە هەفتەی پێشجەژن پێشبینی دەکەن دەست بە دابەشکردنی موچەی مانگی 5 بکرێت.